خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بەرنامەیەکی تری پانۆراماتان پێشکەش دەکەین. وردە وردە بەرەو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نزیک دەبینەوە. ئایا گرنگی هەڵبژاردن چییە؟ هەڵبژاردنە جیاوازی لەگەڵ هەڵبژاردننی پێشوودا چییە؟ ئایا هەڵبژاردن چی دەگۆڕێتەوە؟ هەڵبژاردنە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانەوە هەیە؟ لە هەرێمی کوردستان چەند گوتاری سیاسی هەیە بۆ بەڕێوەبردن و ئیدارەدانی هەرێمی کوردستان؟ هەمووانە ئەم شەو لەگەڵ بەڕێز ئارێز عەبدوڵڵا چاودێری سیاسی گفتوگۆکەین. بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێت بە سوپاسەوە بۆ کاگارێز. کاگارێز ئەم کاتت باش تۆزێگە و ئێستاەک تەرکیزی بردم کۆنگرەی پێدە کۆتایەت و هاوسەرۆکانی نوێ هەڵبژێران. زۆر باشە کاگارێز، سڵاو لێبێ، سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەی پانۆرامادا. من سەرەتامەوێ وەکو پرسیارێکی دەستپێک، ئەگەر پرسیارەکەشم مەتاتی بێ، بەڵام هەستەنگانت بۆ دۆخی هەرێمی کوردستان چێ بۆی ئینجا بچینە سەر پرسیارەکان و تەوەرەکانمان. زۆر سپاس کە زانا دەستت خۆش بێ. مەبەستت بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان بێگومان لە ڕووی دارەدانەوە لە ڕێی حکومڕانیەوە بەداخەوە لە قۆناغێکی زۆر نالەبار داین. ئێستا هەرچەندە پێش هەڵبژاردنە، یعنی ئێمە ئومێدێکمان بەوەیە لەو هەڵبژاردنە بارودۆخەکە هەموار بکرێتەوە باش بکرێتەوە. ئەجینا ئێستا لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداری لە خراپترین بارودۆخی خۆیدایە. چ لە ناو خۆمان یعنی کێشە و گرفتەکە لە کەبووەکان زیاتر تەشەنەیان کردووە و زیاتر ڕەنجیان داوەتەوە. چ لەگەڵ بەغداش خۆتەزانی لە جیاتی ئەوەی کە حکوومەتی هەرێم خەریکی چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکانی نێوان هەرێمی بەغدا بێ، خەریکی کێشە لاوەچیەکانە، ئەو کێشە لاوەچیانەی کە دەکرا زووتر چارەسەر کرابان. بە کورتی من بارودۆخی ئەگەر پەیوەندی نێوان حیزبەکان باز دەکەین باش نییە. ئەگەر باسی هەژمونی وڵاتانی دەرو دراوسێ باز دەکەین باش نییە. پەیوەندی نێوان هەرێم و بەغدا بەداخەوە گرفتی زۆری هەیە، کێشەی زۆری هەیە. هەموو ئەوانە هەن لە هەمووی خراپتر لەوە خەمساردیەک هەیە لەلایەن ئەوانەی کە ئەتوانن بارودۆخەکە چاپکەن یا ئومێدی چاکردنی بارودۆخەکە ببەخشن، خۆیان بێدەنگ کردووە. ینی خەمساردن بە ئاستێک کە بیر لە یەک شتەکەنەوە لە هەڵبژاردن زۆرینەی کورسی بەدەست بێن و دواتریش لەسەر هەمان ئەو ڕەوتە هەڵەیە کە پێشتر حکومڕانی پێدەکرا شەمەندەفەڕی خۆیان باژۆن. بەڵێ باش، ئێستا بەڕێزت باسی هەڵبژاردنت کرد کاک ئارێز. ئەو هەڵبژاردنت جیاوازی لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو چییە؟ هەڵبژاردنەکان هەموو هەڵبژاردنەکان یەک ئامانجیانەیە بێگومان. هەڵبژاردنەوەی مەبەستمەوێ لە ناوەڕۆک لە فۆرم لە ناوەڕۆک و فۆرمیەوە باسەکەم. بەڵێ بۆ بورە باسەکەم لە هەموو ڕوویەکەوە یەک ئەوەیە ئامانج ئەوەیە کە میلەت نوێنەرەکانی خۆی واتە پەرلەمان هەڵبژێتەوە بۆی ئەویش کابینەی حکوومەت پێک بێنێتەوە بۆی ڕەوایەتی بە حکومڕانی ماوەی ئایندە بدات. بەڵام ئەم جارە جیاوازێکی هەیە. جیاوازەکەشی ئەوەیە هێشتا هەڵبژاردن نەکراوە، گۆڕانکاری لە جوگرافیایی حیزبە سیاسیەکان دیارە. ئەوەی کە پێشتر هەبوو نەماوە. ئەویش لەبەرەوەی یاسای هەڵبژاردن گۆڕاوە. هەرێمی کوردستان جاری ڕابردوو یەک باز نەبوو، ئێستا بۆتە 4 بازنا. جاری ڕابردوو کۆتا بە لیست 5 کلد و ئاشور، 5 تورکمان، 1 ئەرمەن بە لیست دادەبەزین و بە لیست لایەنگریان لە لایەنێک ئەم جارە بە پێچەوانەوە هەم ژمارەیان کەم بۆتەوە و هەم بە شێوەیەکی دادپەروەرەش دابشکراوەتە سەر پارێزگاکانی کوردستان، دابشکرێتە سەر ئەو شوێنانەی کە تورکمان و کلد و ئاشووری لێن. ژمارەی کورسیەکانی پەرلەمان 111 بۆ ئێستا بۆتە 11.
واتە ژمارەی کورسیش کەم بووتەوە بۆ یەکرێ بڵێن ئەو یاسایی کە هەڵبژاردننی پێدەکرێت گۆڕاوە و ئەوەی هەڵبژاردنەکەش بەڕێوە دەبە ئەو لایەنێک هەڵبژاردنەکەش بەڕێوە دەبە گۆڕاوە پێشتر هەرێمی کوردستان خۆی بوو کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هەڵبژاردنەکانیان بەڕێوە برد ئێستا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراق بەڕێوەی دەبن واتە ئەوەش جیاوازەکەیە پێشتر بە تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان کار دەکرێت ئێستا بە تۆماری دەنگدەرانی عراق کار دەکرێت وەکو خۆشتان ڕەنگە لە ڕاگەیانەکان دیقەتاندا بێت جیاوازێکی زۆر لە تۆماری دەنگدەرانەیە هەیە واتە ژمارەی دەنگدەران بە پێی لیستی یاخود تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان زۆر زیاتر بووە لەوەی کە ئێستا بەی عراق دەکرێت لە هەموو بازنەیەکی هەڵبژاردن لە هەموو شارەکان بەتایبەت لە دۆک اینجا لە هەولێر اینجا لە شوێنەکانی تریش ژمارەی دەنگدەر ئەمجارە ژمارەی ئەوانەی کە مافی دەنگدانی هەیە لە چاو جاری ڕابردوو زۆر کەمترە چونکە تۆماری دەنگدەران یاخود ئەو لیستانەی کە کاریان پێدەکرێت زۆر جیاوازە بۆیە ینی ئەوە ڕەچاوی ئەوە دەخوێندرێتەوە کە لە ئەنجامەکانی هەڵبژاردنیش گۆڕانکاریەکی گەورە دەبێ و من پێم وانیە جارێکی تر لایەنێکی سیاسی بتوانێ ژمارەیەکی ئەوەندە کورسی بێنێ بە پاپشتیوانی 5 کۆتاش یا 11 کۆتاش بتوانێ 50 زائیدەنیەک یاخود 56 کورسی مسۆگەر بکات و بە ئارەزی خۆی ئەوەی بێوێ لە پەرلەمان تێیپەڕێنی و بە ئارەزی خۆش ئەو بێوێت تێنەپەڕێ ئەو بابەتە بە دڵنیاییوە کۆتایی هاتوواتە دوای ئەو هەڵبژاردنە هەرێمی کوردستان پێئەنێتە قۆناغێکی نوێ کە بەڕاستی لایەنە سیاسیەکان پێویستیان بە ڕێککەوتنێکە بێ لە پێناوی تێپەڕاندنی قۆناغی ڕاگوزەر نەک لە پێناوی درێژە پێدانی ئەو قۆناغ ڕاگوزەرەی 32 ساڵە درێژەی هەیە. بڵێ کەواتە ئەمە چی لە دۆخی هەرێمی کوردستانە گۆڕێکە گارێز عەبدوڵڵا یعنی ئەگەر بەو شێوەیە کە جەنابەت تەوزیفت کرد ئەگەر بێت و بەو شێوەیە هەڵبژاردن ئەنجام بدرێ بڵێن خەریتەی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەگۆڕێت بێگومانە گۆڕێ بەدڵنیاییەوە ئەگۆڕێ بەدڵنیای گوتم جوگرافیای هەڵبژاردنە گۆڕێ جوگرافیای حزبە سیاسیەکانە گۆڕێ واتە بچووکبوونەوە و گەورەبوونی تێدا دیارە بەدڵنیاییەوە گۆڕێ اینجا چی ئەگۆڕێ ئێستا ئێمە پەرلەمان کە گرنگترین دامەزراوەی نیشتیمانیە نیمانە ئەمجارە هەڵبژاردن دەکرێت دامەزراوێکی گرنگی نیشتیمانی دەبێ ئەو دامەزراوێ ئەتوانێت چاودێری کاروباری حکوومەت بکە ئەو ئەتوانێت متمانە بە حکوومەتی نوێ بدە ئەتوانێ بودجە پەسەند بکە ئەتوانێ چاودێری وەکو باسم کە چاودێری کاروبارەکانی حکوومەت بکە هەموو ئەو بابەتانە واتە پەرلەمان ئەرکەکانی خۆی جێبەجێ دەکاتن بە تایبەتیش ئەم جارە پەرلەمان وەکو جاران نییە وەکو مختاری گەڕک سەیری پەرلەمان بکرێ مۆری هەر شتێک حکوومەت ویستی و لە حکوومەت هەر کەس شتێک حزب ویستی مۆری بۆ لێدا نە ئەمجارە کاری ناو پەرلەمان زۆر وای دەخوێنمەوە زۆر جیاواز دەبێ چونکە ئەمجارە بەڕاستی هەژمونی تاقلایەنێک لەسەر پەرلەمانی کوردستان یعنی دیارە وەکو ڕۆژی ڕووناک دیارە نامێنێ اینجا ئێستا کە حکوومەتەکە کاربەڕێکەرە حکوومەتی کاربەڕێکەر ناتوانێت زۆر بڕیار بدەم بەداخەوە لەوەتی حکوومەت کاربەڕێکەرە کۆمەڵێک بڕیاری داوە ئەو بڕیارانە هەمویان نایاساین بۆ ئاگاداری تێچێک لە شتەکانی ئەڵێ چی ئەگۆڕێ ئەو ئەگۆڕێ چۆن دەکرێت حکوومەتی کاربەڕێکەر هەندێک بڕیار دەرکە کە گەورن کە گشتین واتە ئەو بڕیارانەی کە لە دوای ئەوەی کە حکوومەت بۆتە کاربەڕێکەر هەمویان نایاساین دەبێ و خانزانانی حکوومەتی کاربەڕێکەر تەنیا بۆی هەیە کاروباری ڕۆژانەی وڵات بەڕێوە باتر نەک بچێ گۆڕانکاری بکە و بچێ بڕیار دەرکا و بچێ بات زیادکا و بچێ باج کەمکا و بچێ نازام چی ئەوانە بۆی نییە کراوە ئەو خۆی لە خۆیدا ئەوە دەردەخا کاتێک پەرلەمان هەیە و زۆرین لایەنێکە دێ بە فشار دەخاتە سەر پەرلەمان کە پەرلەمان دەنگ نەکا و بە ئەرزوی خۆی شتەکانی خۆی تێپەڕێنێ کاتێک کە پەرلەمانیش نییە دێ ئەو دەرفەتە دەقۆزیتەوە کە پەرلەمان نیە و بە ئارەزوی خۆی هەندێک بڕیار دەرکا و هەندێک بڕیار لە بەرژەوەندی خۆی دەرکا ئەو بڕیارانە نایاساین اینجا دوای ئەوەی کە پەرلەمان هەڵەبژێردرێتەوە بێگومان حکوومەتیش ئەبێ پێک بهێندرێتە کاتێک حکوومەت پێکەندرێ ئەو حکوومەتە هەم بۆ بەڕێوەبردننی وڵات ڕەوایەتی هەیە
هەمیش لە گەڵ عێراق ئەتوانێت نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە لە گفتوگۆ بۆ چارەسەرکردنی کێشەکان هەمیش لە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتی خوێندنەوەیەکی تری بۆ دەکرێت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو حکوومەتی نیشتیمانی هەرێمی کوردستان دەژمێردرێ بەڵام بەداخەوە ئێستا ئێمە ئەو شتانەمان بەهۆی دواکەوتنی هەڵبژاردننی پەرلەمان و هەڵبژاردننی پەرلەمان یاخود بەهۆی ئەوەی کە ماوەی پەرلەمان بەسەر چوو ئێمەش پەرلەمانمان هەڵ نەبژاردەوە ئەو شتانەمان ئەو شتە باشانەمان هەمووی لەدەستداوە. بەڵێ باشە کاگارێز قسەیەک هەیە کە باز لەوە کرێکە گەربێت و باتو بەڕێزت باست کرد مەسەلەن هەژمونی حزبێک بەسەر حکوومەتەوە نامێنێ هەژمونی حزبێک بەسەر پەرلەمانەوە نامێنێ ئەگەر بێت و ئەمە ڕوویدا خەریتەی حکومڕێیا خەریتەی دابەشکاری کورسیەکان بە جۆرێک بوو بۆ نمونە بە ڕاشکاوی بڵێ بەدڵی پارتی نەبوو ئەڵێن پارتی تێچێدا ئەتوانێت تێکیدایان دۆخی هەرێمی کوردستان بەرگەیەوە گرێ کە پارتی جوڵەیەکی دژ و خۆپەرستی بکات؟ زەی بۆوە هیچ لایەنێک بۆی نییە تێکی بدە ئەگەر هات و سەرپێچی یاسایی لە هەڵبژاردنەکان کرا هەموو لایەنەکان بۆیان هەیە قسەی خۆیان هەبێ یاخود هەڵوێستیان هەبێ بەڵام کاتێک هەڵبژاردنەکە هیوادارین بەهێمنی و بە پاچی بەڕێوە بچێ هیچ لایەنێک ناتوانێت ئەمجا ئەستا سەردەمەکە گۆڕاوە لەبەرەوە ئاسان نییە لایەنێک بارودۆخەکە تێکدا یعنی چونکە تێکدانی بارودۆخەکە لە بەرژەوەندی هیچ لایەنێک نییە ئەگەر لایەنێک بێ بارودۆخەکە تێکدا پێشتر زەرری خۆیەتی اینجا زەرری لایەنەکانی تری ئەوە یەک دوو لەبەرەوە ئێستا ینی لە چوارچێوەی دەوڵەتی عراق هەڵبژاردنەکە دەکرێت واتە عراق دەوڵەتی عراق سەرپەرش دەکە وارێمی کوردستان وەکو بەشێک وەکو هەرێمێکی فیدرالی سەر و بە حکوومەتی عراقی چاودێری دەکرێت لەبەرەوە یاریکردن بە ئەنجامەکانی هەڵبژاردن یاخود تێکدانی بارودۆخەکە هیچ لە بەرژەوەندی هەرێمی کوردستانی هەر لایەنێک بیکە نەک هەر پارتی هەر لایەنێک بیکە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نیە بەڵام پێشم وانە کارێکی وا ئاسان بێ مەگەر هەندێک لایەنی عراقیش بیانەوێ بارودۆخی هەرێمی کوردستان تێکچێ بۆ ئەوەی ئەو هەرێمۆکەیە یا ئەو هەرێمەی کە بە خوێن ئێمە وەدەستمان هێناوە لە دەستی بدەین ئەوە شتێکی ترە ئاجینا هەر ینی گرتنەبەری هەر ڕێگەیەکی ناسیاسی ناعقلانی لە دوای ڕاگەیانیان خەڵک تەجروبەی هەیە کاگارێز مەترسی گەورە بۆ سەر قەواری هەرێم دروست دەکات بەڵێ کاگارێز خەڵک تەجروبەی هەیە خۆ ڕیفراندۆم لە کەرکووک کرا مەسەلەن هەرچی دۆست و نەیاریشە نەسیحەتی کوردی کرد کە لە ناوچە کوردستانیەکان ڕیفراندۆم نەکرێ بەو دەردەیان برەوە تازە بە تازە دوای 7 ساڵ کورتوانی وەری بگرێتەوە و پارێزگارێک دابنێ بە شەرعی ینی خۆ خەڵک بۆیە چۆن ئەڵەی مارانگەسە لە خشەی مار و مێرۆ ترسێ ینی هەرێمی کوردستانیش بەو دەردە بن لە پێناو ئەجەندایەکی ئیقلیمی هەر هەنگاوێکی هەڵا بندرێ لە دوای هەڵبژاردن هەر هەنگاوێک مەترسی گەورە بۆ سەر قەوارەی هەرێمی کوردستانە بەدڵنیاییەوە هەر هەنگاوێکی هەڵە بندرێ ئایا چێ هەیە بڵێ من نامەوێ هەرێمی کوردستان بمینێ چێ هەیە بڵێ نامەوێ پەرلەمانی کوردستان کارا بێ و حکوومەت پێک بهێندرێ یعنی ئەگەر لایەنێک ئەو ڕێگای گرتەبەر کەواتەوە ئەوە بیر لە شتی تر بکەینەوە بەڵام ناکرێت لە ئێستاوە ئێمە بیر لە ئەبێت ڕەچاوی هەموو شتەکان بکەین بەڵام ناکرێت حکم لەسەر شتێک بدەین کە نەبووە لەسەر پێشهاتێک بدەین کە نەبووە ئێمە بە ئومێدی ئەوەی کە هەڵبژاردنێکی پاک و بێگرد بکرێ و ئەنجامەکانی لەلایەن هەموو لایەنەکان قبول بکرێ ئەوەی بەدڵی بێ ئەوەی بەدڵی نەبێ و دواتریش حکوومەتێک پێک بهێندرێ بۆ تێپەڕاندنی وەکو باسم کرد ئەو قۆناغە هەموارێک کە ئێستامە تێیدا دەژین. بەڵێ قسەیەک هەیە کە سەرۆکی حکوومەت لە دیمانەیەک باز لەوە دەکات کە ئێستا لە هەرێمی کوردستان دوو خیتاب هەیە دوو گوتار هەیە گوتارێک خۆڕاگری گوتارێکی بەهێز گوتارێک کە بەرگری لە قەواری هەرێمی کوردستانەکە و گوتارێکی شێکە بەڕاستی مەسەلەن تەنەزولکارە بۆ سیاسەتی عراقی بۆ سیاسەتی مەسەلەی زیاتر بە عراقچێتیەکانی کورت و مختصر هەر بەڕاستی بەڕێستان وەکو نووسەرێک وەکو چاودێری سیاسی وەک سیاسیەک ئەوە ئەبینن لە هەرێمی کوردستان دوو خیتاب هەبێ زۆر بەداخەوە ینی لە کوردستان تومەت بەخشینەوە بازی لەسەر نییە ئەگەر ڕەنگە لەسەری بێ بەڵام زوو باز نادا ئەجینە لەسەر ئەو قسانە هەر کەسێک ئەو قسە بکە ئەبێ زوو بازەکەی بدا چکە ئەوەی کە ئامادەی سازشە دیارە چێ بۆ لە ڕابردوودا بۆیە هیچ پێویست ناکە ئەڵێ نەگە مانگ لە چواردە بێ پێویستی بە 5 قامک لە سەردانان نییە
یعنی ڕابردوو سەلماندوویەتی چێ سازشکارە لە پێناوی خۆی و چێ سازشکارە لە پێناوی بەرژەوەندی گشتی ئاراستەی سیاسی بێگومان لە کوردستان هەبووە با شتێک بڵێم ئەو ئاراستە سیاسیەی ساڵانی ڕابردوو کوردستانی پێبەڕێوەچووە دەرکەوت چەوتە ئاراستەیەکی هەڵەیە تووشی دەیان کۆست بووتەگەرە بوو گەڕانەوە بەرەو دواوە یاخود هەڵوەستەکردن لەسەر ئەوەی کە بووە یاخود بیرکردنەوە لەوەی کە ئاراستە سیاسەکە بگۆڕێ شوورەی نییە بەڵکو کە لە ڕقی و بەردەوام بوون لەسەر ڕێگایە کە گرتوتە بەر شوورەیە ئاراستەیەک هەیە ئەگەر مەبەست ئاراستەکە هەر لایەنێک سیاسی بێ بۆ نمونی یەکێتی بێ ئەگەر یەکێتی بێوێ لە چوارچێوەی دەوڵەتی عێراق و لەژێر ڕۆژدایی دەستور کێشەکانی لەگەڵ دەوڵەتی عێراق چارەسەر بکە پێویستە خەڵک پشتیوانی بکە دەستوری عێراق دەستورێکە خۆمان دامان ڕشتووە خۆمان دەنگمان پێداوە و بێڕێزیەکی بەرامبەر بە خەڵکی کوردستان تێدا نییە و هەموو مافەکانی گەلی کوردستانی تێدا جێگیر کراون ئەگەرچی هەمووشی جێبەجێ نەکراون بەڵام ئەکرێ ئێمە باسی مافە دەستوریەکانی خۆمان بکەین ئەگەر مەسەلەکە کە لە ڕقیکردنە لەگەڵ عێراق ملەدانە بۆ عێراق من پرسیارەکەم تۆ ئەگەرەتەوێ ململانەی عێراقەکەی بۆ ململانەی عێراقەی کە عێراقێک کە دانی بە مافەکانی تۆدا ناوە بەڵام هەمووی جێبەجێ نەکراوە ئەوە ڕاستە بۆ لەگەڵ عێراقەکەی کە ئەڵێ تۆ هەرێمت هەیە ئێمە دانی پێدا دەنێن ئێمە هەڵبژاردن لە هەرێمەکەین تۆ مافی خۆتە مادەی سەد و چلی بۆ ناوچەدا بڕێنراوەکان ماوە کاری لەسەرەکەین بۆ لەگەڵ ئەو ئەگەر گفتوگۆکەی پێت سازشە ئەوە لەلایەک کە خۆت لە دەسەڵاتی لەوێ بۆ نمونە لە ترۆپچی دەسەڵاتی عێراقی دای ئەوە سازش نییە بەس بۆ ئەوە سازشە ئەگەر بتەوێت بە نەرمی گفتوگۆیەک لەگەڵ دەوڵەتی عێراق لەگەڵ لای نەسیاسەکانی عێراق بکەی وەکو باسم کرد لە چوارچێوەی لەژێر ڕۆژنایی دەستوری عێراق مافەکانی خۆمان بەدەستبێنین کەسێک ئەو قسانە دەکا خۆزگە نەیدەزانی بادینان لەکوێ بۆی پێمان بڕوا کردبایە ئەزانی باسی سازش دەکا بۆ عێراق سازشکردن بۆ عێراق نییە هیچ لایەنێکی کوردستانی نیشتیمان پەروەر ئامادە نییە سازش بۆ لایەنێک بکە کە مافەکانی تۆ نەسەلمێنێ کە بڕوای بە مافەکانی تۆ نەبێ بەڵام کاتێک دەوڵەتێکی داگیر کردێ بەشێک لە خاکەکە داگیر دەکاتن هەموو ڕۆژە خەڵکت لێ شەید دەکاتن بەبێ تۆ نقەت لێەوە بێ ئەگەر ئەوە چییە؟ ئەوە شۆڕژێڕێتیە؟ ئەوە ڕێککەوتنی استراتیژی نێوان هەرێم و دەوڵەتێکی داگیرکەرە ئەوە ڕزگارکردنی بادینانە لە دەستی حیزبێکی کوردستانی چیەوە بەڕاستی ئەوەی پێم ناخۆشە یعنی ئەو قسەی دەکەم بەڵام هەندێک کەسێ حەق نییە باسی سازش بکەن حەق نییە باسی نەرمی نواندن بکەن چێ نەرمی دەنوێنێ هیچ لایەنێک بۆی نە نەرمی بنوێنێ دەستورێکمان هەیە لە چوارچێوەی ئەو دەستورە لەژێر ڕۆژنایی ئەو دەستورە هەر لایەنێک گفتوگۆ بکە هەر لایەنێک داوای مافەکانی گەلی کوردستان بکە ئەبێ ئێمە دەستخۆشی لێ بکەین لەبەرەوە بەڕاستی ئەگەر ئێمە بمانوێت بەرژەوەندی باڵای نیشتیمانەکەی خۆمان لەبەرچاو بێ ئەبێ بیر لە وتاری هاوبەش بکەینەوە ئەبێ بیر لە ئامانجی هاوبەش بکەینەوە ئەبێ یەکێتی و پارتی و گۆڕان و هەموو هێزە سیاسەکانی تر بەدەر لەوەی ململانێکی سیاسی و فکری و ئایدۆلۆجی و مێژوویمان هەیە ئەبێ بیر لەوە بکەینەوە کە ئێمە وتارێکی نیشتیمانی ئامانجی نیشتیمانی هەوێ هەمومان لەسەری کۆک بین بەداخەوە ئەوەی لە ماوەی ڕابردوودا نەمان بینی من هەر نمونە باسی کەم کاکەزانە بڵێ ئەگەر لە پەرلەمانی کوردستان کە ئێمە داوامان نەکرد وەلایەنەکان تریش داوان دەکرد یاسایی هەڵبژاردن هەموار بکرێتەوە پارتی دێموکراتی کوردستان لەگەڵ حیزب سیاسەکانی تر هات با نەیگوت با ئێمە 56 کورسی نەوێ و 55 زنداوە دەکەن یاسامان هەموار کراباوە پەنا لۆ عێراق نەدەبردرا باشە تۆ ناچاری لایەنەکانت کرد پەنا بۆ عێراق بکەن تۆ ئەگەر لە کاتی خۆی هەڵبژاردنت کردبایە و هەرێمی کوردستان کرابووە بە چوار بازنەوە کورد بۆ ئەوی لۆ پەرلەمانی عێراق بازنێ بۆ هەرێمی کوردستانیشمان کردبایە پەنا بۆ عێراق نابردرا تۆ ئەگەر هاتبای لە کاتی خۆی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنت نوێ کردبا و نەتگوت دەبێ من هەر زۆری نەبم بەرژەوەندی باڵای نیشتیمانت لە بەرچاو گربایە کۆمسیۆنی باڵا بە بڕیاری دادگای فیدرالی بڕیاری دادگای فیدرالی سڕ نەدەکرا تۆ ئەگەر هاتبای لە چوارچێوەی دەستوری عێراق لەگەڵ ئەوە باسی حکوومەتت بۆ دەکەم بە تایبەتی دوای تێکچوونی هاوسەنگی سیاسی لە کوردستان ئەگەر لەگەڵ حکوومەتی عێراق ڕێککەوتن هەبوایە لە 2007ەوە تا 2020 چەند تا 20 بوو 21 بوو ڕێککەوتنت کردبایە
ئەو کاتە دادگای پاریس بڕیاری نەدەدا هەرێمی کوردستان بۆی نییە نەوت لە ڕێگای تورکیا هەناردەی دەرەوە بکە. یعنی واتە ئەو بابەتانە خۆیان یعنی ئەوەی کە زۆرترین باسی نیشتیمان و نیشتیمان پەروەری دەکاتن دام و دەستگا نیشتیمانیەکانی پەکخستووە، دام و دەستگاکانی نیشتیمانی ویستیە تەنیا بۆ بەرژەوەندی خۆی بۆ درێژەدان وەکو باسم کرد بەو ڕەوتە و چەوتەی کە ئێمە لەسەرین کاڵێم لە ئێمە لەسەرین مەبەستم بەگشتێ لەسەرین ئێمە ئەزانین چەند ساڵە وڵات بەڕێوە بین، ئەزانین هەڵەمان هەیە، ئەزانین کەم و کوڕیەکان هەیە، ئەبێت پەنجە لەسەر ئەو هەڵە و کەم و کوڕیان دانین بۆی چارەسەری کەم و کوڕیەکان بکەین، بۆی هەنگاو بەرەو پێشەوە بنین، نەک هەرتەنی هەر لە دەوری بازنەیەکی بۆش بسوڕێینەوە و هەر ئەم ساڵمان وەکو پار و پارمان وەکو پێرار و پێرارمان وەکو ساڵێکی تر بێ. بەڕاستی ئەبێ ئەو قۆناغە تێپەڕینین. ئەبێ ئەو قۆناغە تێپەڕین و دەرفەتیش هاتووە. ئێستا دەرفەتێک هاتوتە پێش چکەوەکو باسم کرد ئەم هەڵبژاردنە گۆڕانکاری زۆر گەورە دەکا هیچ نەبێ هەژمونی لایەنەیەک بەسەر هەرێمی کوردستان نایاڵێ. ئەو کاتە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە ئایپارێزی یا بەرژەوەندی باڕە لە بەرچاوگرین هەمومان لەسەرمانە بێتن کە سازان لەسەر قۆناغێکی نوێ بکەین یاخود لەسەر قۆناغێکی نوێ ڕێککەوتنێکی نیشتیمانی بکەین. ئاجینا بەڕاستی با زۆر کوردانە یعنی وەکو دەڵێ عشاریانە بڵێم ئەو کەلەکە ڕێی حکومڕانی کوردستانی تا سەر بەو شێوە سەر ناگرێ. باش هەر لەسەر هەمان ئەو قسەی جەنابەت کاگارێز ئەگەر بێت و تەنانەت ئەگەر حکوومەتیش پێک بێ بەڵام بەو نیەتە پێک بێکۆکو یان بەو فۆرمە پێک بێکە لە ڕابردووە بوو بەو ناوەڕۆکە پێک بێکە لە ڕابردوو هەبووە یعنی ئەتوانێت خواستی وڵاتیانی هەرێمی کوردستان جێبەجێکە یان ئەتوانێت دۆخەکە باتە قۆناغێکی تر بە هیچ شێوێک ڕێککەوتن لەسەر دابشکردنی پۆستەکان بەبێ بوونی بەرنامەی جیاواز و ڕێککەوتن لەسەر بەرنمەیەک کە ئەو قۆناغە تێپەڕینین هەمان سوڕانەوێت لەناو هەمان ئەو بازنەی کە چەند ساڵە ئێمە لەناویە سوڕێینەوە. بەڕاستی ئەبێ من کە باز دەکەم هەر بۆ پارتینیە بۆ یەکێتیشە بۆ ئەو لاینش کە دێنە حکومت بۆ ئەو لاینشە کە ئۆپۆزیسیۆنن ئەبێ پرۆژەکەمان بەرنمەکەمان بەرنمەیەکی نوێ بێ بە لە بەرچاوگرتنی هەموو ئەو هەڵە و کەم و کوڕیانەی کە لە ڕابردوو هەبوونە و بەوەی کە لە ئایندە چی دەگوزارێ ئێمە بین پرۆژەیەکی نیشتیمانی داڕژین بەبێ پرۆژەیەکی نوێی نیشتیمانی دڵنیات دەکەمەوە 100 هەڵبژاردنیش بکرێ هەرێمی کوردستان دیسان پایەکانی هەر لەرزۆکن. منێ کاکە زانا خۆت ئاگات لێ لە ڕاگەیاندنەکان باز دەکرێت ساڵی 2026 ئەمریکا بە تەواوی هێزەکانی لە هەرێمی کوردستانە کێشێتەوە. بڵێ ئەو ئەمریکا و هاوپەیمانەکانی چەندین ساڵە پشتیوانی لە هێزی پێشمەرگە دەکەن چەندی ساڵە پشتیوانی لە هەرێمی کوردستان دەکەن. باشە ئەگەر ئەوانە کشانەوە و هێزی پێشمەرگەی یەکی نەگرتەوە بەڕاستی ئەبێ ئەمە چاوەڕوانیشتی مەترسیدارتر بکەین بە تایبەتیش لەو بارودۆخە هەرێمیەی کە ئێمە تێداینە دەوڵەتانی هەرێم ڕەنگە چاکەیان بۆ هەرێمی کوردستان وەکو قەوارە نەوێ زۆر مەترسیدارە لانی کەم ئەو حکوومەتەی پێک دێ ئەبێ مەترسیەکانی دوو ئیدارەی مەترسیەکانی دوو هێزی مەترسیەکانی ئەو درێژەدان بەو ڕەوتە ناڕەوای کە چەند ساڵە ئێمە لەسەرین تێپەڕینین لە دوای هەڵبژاردنەکان. ئەجینا تأکید دەکەمەوە حکومڕانیەکان ئەڵێن ئەزمونونەکەمان وەکو دەڵێ لە بەرامبەر هەڕەشە و مەترسی گەورەدا دەبێ. بڵێ ئەو هەڕەشە و مەترسیانە ئێستا لە ناوخۆ زیاتر نین زمینە سازی بۆیان لە ناوخۆ زیاتر نیە بە ڕێزکاگارێز تۆ ئەگە لە ناو خۆت پتەوبی یەکگرتووبی بێگومان دەرەوە کەمتر ئەتوانی کاریگەری هەبێ بەڵام ئێستا یەکگرتوونی پتەونی لە جیاتی ئەوەی بین بیر لە چارەسەر بکەینەوە دێن تۆمەتە بەخشینەوە دێن نازانچیە بە تایبەتی ترۆپچی دەسەڵات ینی بەرپرسیارەتی ئەو لایەنەی کە خۆی پێ زۆر نییە ئەو لایەنەی حکوومەت بەڕێوەبە زۆر گەورەترە لە لایەنێک کە لە ناو حکوومەت نییە. ئێستا لەو ماوەیە ئێمە ئەزانین بەڕاستی بەش بە حالی خۆم چاوەڕوانی ئەوە بووم کە دەستپێشخەری گەورە بکرێ بۆ تێپەڕاندنیم قۆناغا بەڵام بەداخەوە لە جیاتی دەستپێشخەرن هێشتا هەڵمەتی هەڵبژاردن دەست پێ نەکردە تۆمەت بەخشینەوە و تۆمەتبارکردن و شتی سیر ئەبیسم و ئەبینم یعنی ئەو زۆر مەترسیدارە و ئەو وا دەکات بەڕاستەکەی ئەبێ و وا دەکات ئینسان بیر کاتەوە مەترسیەکەشە بێ لە بەرچاوگرین تو بڵێ ئەگەر هەڵبژاردن کرا و بەدڵی هەندێک لایەن نەبوو هەرێمی کوردستان بە دوو ئاراستەی جیاوازدا نەڕوا یاخود نەبیتەوە دوو ئیدارە من بەش بە حاڵخم ئەو ئەگەرەشم لە پێش چاوگرتووە بەڕاستی ئەوەش ئەبێ لە بەرچاو بگرین لە بەرچاوگرین بۆی ڕوونەداتن بەڵام ئەوەش لە بەرچاوگرین بۆیە ئەگەر بمانەوێ
ئەگەر بمانەوێ هەرێمی کوردستان لەو قۆناغە تێپەڕینین بەدەر لە پشکێنەی فلان وەزارت بۆ تۆ فلان وەزارت ئەبێ پرۆژەیەکی نیشتیمانی تۆکمەمان هەبێ هەمووشی ماوەی بۆ دیاریکرابێ بۆ جێبەجێکردنی ئەجینا ڕەنگە کێشە دروست بێ واگە کێشەش دروست نەبێ دوای 2 ساڵ دیکە ئەمریکا دەڕوا زۆر کەس هەیە دەستکەوتەکانی هەرێم ناوی لێنێ پێشکەوتنەکانی هەرێم ناوی لێنێ هەڕەشەکانی هەرێم لەسەر بەرژەوەندەکانی خۆن ناوی لێنێ چی ناولێنێ ئەوەنە بۆیان لە ناو دوونانی گەرم ناوین و ڕەنگە تۆڵەی 30 ساڵی ڕابردوومان لێ بکەنەوە تاوان تۆڵەی ناحەق بێگومان بە ناحەق ڕەنگە تۆڵەمان لێ بکەنەوە تۆڵە چکە تۆڵە لە میلەتەکە دەکرێتەوە لەوانە ناکرێتەوە کە بوونەتە هۆکاری بەلا ڕێدابردننی سیستەمی حکومڕانی. زۆر باشە کاگارێز ئەمڕۆ هەواڵێکە بوو ینی ئەم بۆ من تقریبا جێگی سەرنج بوو ئەڵێ گەربێت و هەرێمی کوردستان و هێزولانە سیاسەکان لەو دۆخە تێنەگەن و بەڕاستی عقلێتی خۆیان نەگۆڕن ڕەنگە ئاشبوونەوەیەکی قلیمی لە ناوچەکە هەبێت لەسەر ڕێک بۆ نەسەر نووسیوێتە سەر کەوڵی کورد واریدە و یانیان زۆر ڕێی تێدەچێەوە بەهەر هەیە دڵنیا بن هەیە ڕێککەوتنێک هەیە بەڵام چۆنیەتی جێبەجێکردنی ڕەنگە چۆنیەتی جێبەجێکردنی ناکۆچی بچووکە بێ یاخود لەسەر کاتی جێبەجێکردنی وەستا کاتەکەی گونجاو نەبێ بۆ ئەوان ئەجینا لە منی وەرگرە هەیە چونکە بوونی هەرێمی کوردستان وەکو قوارەیەک تەنات لە چوارچێوەی دەوڵەتی عراقیش لە بەرژەوەندی ئەو وڵاتانە نییە کە کوردی تێدایە بە تایبەتی ئەو دەوڵەتەی کە هەژمونێکی سیاسی گەورەی لە ناوچەکەیە و بەشێکی خاچی هەرێمی کوردستانیشی داگیر کردیە و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە پشتی چاوی ناڵێ دووبرۆ حکوومەتی عراقیش دەڵێ ئێمە هێزی پێشمەرگەمان لە دەستور ناو لێ ناوە هێزی پاراستنی سنوور بەڵام هێزی پاراستنی سنوورەکانی خۆی ناپارێزێ بۆیە کە ئێوە دەنگناکەن ئێمەش دەنگناکەین لەبەرەوە تەنانەت ئەو داگیرکاریەکە ئێستاکە لە دهۆکەیە بۆ ئاگاداریت دوا ڕۆژ ئەبێتە وەرەقەی سازشکردنی نێوان عراق و تورکیا کە ئەو هەر ڕێکەوتنێک بکرێ بۆ نمونەکشانەوەی هێزەکانی تورکیا لەسەر حسابی هەرێمی کوردستان دەبێ یاخود مانەوەیان لەسەر حسابی هەرێمی کوردستان دەبێ بەڵام بۆیە ئەبێ ئەو بە ئەو مەترسیانە هەمووی لە بەرچاو بگرین بەڕاستی مەترسی گەورە لە پێشەوەن هەر بخۆی ناوچەکە بەگشتی خۆتان نەزان لە کوڵاندایە فەرمونون کێشەی نێوان لوبنان و ئیسرائیل فەلەستینیەکان و ئیسرائیل رووسیا و ئۆکرانیا ئێران پشتیوانی لە رووسیا دەکا تورکیا پشتیوانی لە نازانم لە حەماس دەکا یعنی سووریا وڵاتێکە لە دراوسەی ئێمەیە هەرچی دەوڵەتی ئەو دنیا پێگەی لە سووریای و هەمووشی لەگەلی سووریا دەکوژی و کەس نازانێت چێ لەسەر حەقە چێ لەسەر ڕاحەقنیە ئەگەر هەرێمی کوردستان کەوتە ژێر پێی ململانەی ئەو دەوڵەتانە ئەبێتی بەسەر ئەو میلەتە و ئایندەی ئەو میلەتە بێ ئەوە پرسیارێکە بەڕاستی ئەبێ سەرکردەک ئەوانەی خۆیان پێ سەرکردێ ئەوانەی سەرکردن ئەوانەی هەژموو ئەوانەی بڕیاری سیاسی کوردستانیان لایە ئەبێ خۆیان پرسیارکەن و بە دوای وەڵام و چارەسەردا بگەڕێن. بەڵێ ئەو ڕێگە ڕاستە کامەیە کە هەرێمی کوردستان توانێت خۆی پێ منەظەم کە یان بە جۆرەشترە و پرسیارە بکەم ئەگەر ئێمە یان هەرێمی کوردستان یان هێزولانە سیاسەکان بیانەوێت دۆخەکە بە جۆرێکی تر تەحەول پێ بکەن و بە جۆرێکی تر بیگۆڕن و بە جۆرێکی تر خۆیان ڕێخەنەوە پێت وایە هیچ وڵاتێکە بێ بیان وڵاتێکی قلیمی هەبێ بە زەقی ڕێگری بکات دەپێچەوانە دابەشبوونی کوردستان لاوازبوونی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوان لە بەرژەوەندی خۆیان نەبینن وهانیش دەدەن و ڕەنگەهانی دروستبوونی دوو ئیدارە و سێ ئیدارەیش بدەن لە ئایندەدا چونکە چی بکەین یعنی کورد لە ساڵی لە 1639 لە ڕێککەوتنامەی زەهاوی نێوان حکوومەتی ئێرانی و حکوومەتی عوسمانی هەرێمی کوردستانیان دابش کردووە هەرێمی کوردستان لەو کاتە دەڵێن لەو کاتە یەکێک لە چێشەکان دەڵێن کێشەمان کووردە ئەڵێن کێشەمان کووردە سنوور ناناسن لەو کاتە تا 1847 دوا لە ڕێککەوتنامی ئەرزڕوم کرایە تا ئەو کاتە ڕێککەوتن کرایە یەک لە کێشەکانی هەردوو دەوڵەت بوو لە هەمیشە لە گفتوگۆکە قسەیەکیان کردووە گوتیانە ئێمە کێشەمانەیە کورد سنوورەکان ناناسێ کەواتە ئەوان لەو کاتەوە هەوڵەدەن کە کورد پێویستە ئەو سنوورانە بناسێ و ئێستا سنووریشەیە کورد بشی ناسێ بۆ ئاگاداری ئەوان دڵیان بڕواناکە کە لە هەرێمی کوردستان بە قووەت بێ پێیان وایە سبەینی هەرێمی چیش لە باکوور دروستە بێ هەر بۆ نمونە ئێستا تورکیا نایشارێتەوە ئەردۆغان نایشارێتەوە ئەڵێ ئەوەی لە هەرێمی لە باش لە باکووری عراق ئەوڵێ لە باکووری عراق
ڕوویدایە ڕێگە نادەین جارێککە لە ڕۆژ ئاوا یاخود لە باکوور ڕۆژهڵاتی سووریا ئەو ڕووبداتەوە ئەمری واقعەتر بۆ کورد دروست بێ خۆوان حەقیانەیە سووریایە حەقییان چییە بەڵام ئەوان پێیان وایە مادام هەرێمی کوردستان لێرەیە ئەگە هەرێمێکیش لە بۆ ڕۆژ بۆ کوردی ڕۆژ ئاوا دروست بێ کەواتە ئەوەی هەرێمێکیش بۆ کوردی باکوور نزیکتر دەبێتەوە دژی ئەوەنە بۆیە لە ئێستاوە بەشێکیان لە هەرێمی کوردستان داگیر کردووە و بەردەوامیش فشار دەخەنە لە چ ڕێگەی دیبلۆماسی نێودەوڵەتی فشار دەخەنە سەر دەوڵەتان کە پشتیوانی لە کوردی ڕۆژاوانەکەن چ ڕۆژانە لێیانەدەن خۆتەزانی یعنی بەناحەق لێیانەدەن دام و دەستگاکانی دام و دەستگا ئابوووریەکانیان دام و دەستگا استراتیژیەکانیان ئاسووتێنن بە درۆن لیانەدەن بە تایرە لیانەدەن یعنی لەبەر چاوی دنیا ینی لیاندن تەنیا بۆ ئەوەی قوارەی هەرێمی ڕۆژ ئاوا دروست نەبێ ئێ باشەواتەوان دڵیان نەک دڵیان بە ئێمە ناوستێ بەڵکو بەڕاستی زۆر دەمێکە چاکە چاکیان لێمە خواستەوە واتە هەڕەشیان لێمە کردووە نایشارنەوە کاکە نایشارنەوە لەسەر مانگ دەوڵەتێکی کوردی دروست بێ ئەچنە سەری لە ئوسترالیا وڵاتێک بە ناوی کورد دروست بێت تان سۆسیالاری سەرۆکی حکوومەتی تورکیا کاتی خۆی گوتوێتی ئەگەر لە ئوسترالیاش دەوڵەتێک دروست بێت چینە سەری نایشارنەوە هەموو ئەو دەوڵەتانە با ناسم باسی ئێرانیش بکەم و باسی سووریاش بکەم بە هەمان شێوە بەڵام لەبەرەوەی تورکیا بەشێکی ئێرەی داگیر کرد و هەڕەشەی ئاشکراش لە ڕۆژاوا دەکەن ناچارین زیاتر ناوی ئەو بێنین ئەجینە هەموو ئەو دەوڵەتانە بەرژەوەندیان لەوە نییە هەرێمی کوردستان هەرێمێکی بەقووت بێ تەنیا ئەگەر هەرێمی کوردستان هەرێمێکی یەکگرتو و یەکدەنگ و خاوەن دامەزراوەی نیشتیمانی بێتن من مەستم نییە لە ڕووی سیاسی و فکری و یەکدەنگ بێ نا حکوومەتەکە حکوومەتێکی نیشتیمانی بێ و ئەو کاتە ئەویشەتوانێ بەرژەوەندەکانی میلەتەکەی خۆی لەگەڵ ئەو دەوڵەتانە بگونجێنێ ئایا من سیاستم چکە ئەو دەوڵەتانش ناکۆچیان هەیە لەگەڵ ئەم دەوڵەت ینی لەگەڵ ئەم دەوڵەت بەرژەوەندی پارێزراوتە دەبیان لەگەڵ ئەو دەوڵەت بەس ئەوەی ئێستا هەیە نابە پێچەوانەوە هیچ دەوڵەتێک سیاستی بەرژەوەندی بە تەفاسیلتر ئەو پرسیارە بکەم گیراوە بەڕێزت باسی ئەوت کرد ینی لە قسەکان وا دەرەکەی کە بەڕاستی هاتنی سوپای تورکیا درێژمەودا دەبێەوە بۆ پارتی کرێکارانیش نییە پارتی کرێکاران تەنها بیانوێکە زانین دەوڵەتی تورک دەوڵەتی تورک ئایدۆلۆژیەتی ئینکاریکردنی وجودی کوردە ئەڵێ کورد نییە هەر بەخۆی بەتایبەت بۆ تورکیا ئەمە کێشەمانی لە تورکیا خۆیەوە لە تورکیا بەڵام ئەڵێ یەک دەوڵەت یەک ئاڵا یەک زمان ئەزانی بڕاندوویەتەوە لەسەر ئەو بەرنمەیە لە ساڵی 1923 تا ئێستا 101 ساڵە کار دەکات ئایدۆلۆژیەتی ئەو ئایدۆلۆژی دەوڵەتی تورکە ئێوە دەکات خەیدنیە و لێوە دەکات بەڵام بۆ ئەوەی ئەو یەک ئاڵا و یەک زمان یعنی بپارێزی دێ هەرێمی کوردستانیش داگیر دەکات پاساوی پەکەی لێە بە پاسایی و پێکەکەی لێ خۆ ڕێگای تر هەیە ئەگەر تورکیا یەکێتی پارتی هەمومان ئێمەش کە کاریگەریمانە ئەگەر ئێستا سیاستێکمان هەبێ بتوانین لە زیاتی ئەوی بەشەر کێشەی پەکە توانین باشتی کێشەی تورکیا و پەکەکە لانی کەم ئاگربەست بکەین وەکو لە ساڵانی ڕابردوو کرایە بەڵام ئەوەیە بێگومان هی تورکیا بیانوە دێ ناشگەڕێتەوە ئەوەی ئێستا لێ ناگەڕێتەوە تەنانەت ئەگەر لەگە دەوڵەتی عراقیش پێک بێ ڕۆژگارێک دێتن ئەگەر بۆی بچێتە سەر لەگەت بە شەرتێک ئەکشێتەوە کە سوپای عراقی بەبێ کورد بێت سنوورەکانی بادینان بگرێتەوە یاخود هەشتی شعبی بێ ئەوەی بگرێتەوە اینجا ئەکشێتەوە دڵنیات دەکەمەوە جارێکی تر ئەو ناوچەرە تەسلیمی هەرێمی کوردستان ناکاتەوە و چەند بێتە پێش ئەوەندە پێگەی خۆی بەقوتەکە تەنان ئللا ئەگەر هەرێمی کوردستان سیاستێکی نوێ بگرێتە بەر لە ڕێگەی دەوڵەتی عراقیشەوە پێکەوە لە کۆمەلگەی نێودەوڵەتی هەوڵدەین تورکیا لەوێن دەربەدەرێن ئەجینا ئەوە گەورەترین چەکی استراتیژیە بەدەستی دەوڵەتی تورکیاوە بۆ ئایندا بۆ ئەوەی ئەو قواری هەرێمی پێ لاواز بکاتن بۆی ئەو قواری هەرێمی پێنێڵیت باشە کاگارێز ئەگەر تورکیا بۆ شێوێ دژی دەوڵەتی کوردە بۆچی حزبێکی کوردی کاراسانی بۆ دەکات لە هەرێمی کوردستان و چاوساغی دەکات و تەرویج بۆ بەرنامەکانی دەکات ئەجا پرسیارەکە لێرەدا ئەوەیە حکوومەتەکە دەنگ ناکە ئەخر ئەتو باسی نیشتیمان پەروەری و سازش کرتازە گوتت نازام چێ گوتوێتی لایەنێکێ و لایەنێکەیە ئەزانی بلای نیشتیمان پەروەری تۆ ئەگەر بتەوێت لەگەڵ عراق بە گفتوگۆ شتەکانی خۆچار عراقێکدان بە هەموو مافەنەتەوەیکانی تودا دەنێ عراقێک کە ئێستا بە تایبەتی ئێستا یعنی ئێستا دەرگای گفتوگۆی کردوتەوە ئێمە ناچارش بووینە لەگەر ڕێککەوینەوە اینجا لەگەڵ ڕێکەویتەوە ئەوە بەساش بزانی بەڵام چاپۆشیکردن لە داگیرکاری دەرنەبڕینی هەڵوێست لە بەرامبەریدا
ئەخ ناکرێ بێ من سازش چکە زۆر لە سازش گەورەترەوە بابەتەوە یعنی بەڕاستیەوە ئەوە پێویستە هەڵوەستەیەکی نیشتیمانی لەسەر تاسەری کوردستان لەسەر بگرێ قورسە ئەو بابەتە یعنی چۆن دەکرێت من کار بەدەستی گەورەی دەوڵەتی عراقیم دیوەن گلەیم لێ کردوون ئەڵێ کێکە خۆتان وەکو هەرێمی کوردستان بەدەنگ وەرن بۆ ئێمە بەدەنگ بین دەنگ ناکە کاکە دەنگ ناکە بۆ دەنگ ناکە ئەگەر بەرژەوەندی گەلی کوردی تێدایە پێمان بڵێن با ئێمەش پشتیوانیتان بکەین بۆ یەک سیاستمانە بێ ئەگە بەرژەوەندی خۆتی تای حزبەکەی خۆ تێدای کاکەەوە بەرژەوەندی حزبەکانی تر و گەلی کوردستانی تێدانە بەسەیتر ئەو بابەتە بەگشتی من باسی ئەو دەوەکەم بەگشتی ئەبێسێ ئەگەر ئێمە ئەمانەوێ هەرێمی کوردستان پارێزراو بێ و پایداگیری لەسەر بەدەستێنانی مافەکانی ترشمان لە دەستور عراقی بکەین کاگەزانە ئەبێ سیاسەتێکی نیشتیمانی داڕێژین بۆ ئێرانیش و بۆ سووریاش و بۆ ئەمریکاش و بۆ تورکیاش هەمومان یەک هەڵوێست و یەک دەنگ بین نەک هەڵوێستی لایەنێک بەرامبەر بە ئێران نەرم بێ وێچێکی بەرامبەر بە تورکیا نەرم بێ حزبێکیش پەیوەندی لەگەڵ حزبێکی ئەولا هەبێ ئەو ئاساییە بەڵام ناکرێ هەڵوێستی نیشتیمانیمان بە ئاستێک بێ لایەنە عراقیەکان گاڵتەمان پێ بکەن بڵێن خۆتان نایکەن ئێوە کەی کردان ئێمەشەیکەی باشە با تۆزێک ڕەنگە جەمپێکی تێدا بێ بەڵام باسی بانگەشەی هەڵبژاردن بکەین دەبێ و بانگەشەیە بۆ ئەوەی کە تەکمیلی قۆناغی ڕابردوو بکەین چ زۆرە بانگەشەیەک بێ بە تایبەتی تا ئێستا کۆمیسیۆن ڕای نەگەیاندووە کە لەبەرەوەی ترسی هەیە لەوەی پێکدادان و دژێکی دروست بێ بەڕاستی هەڵبژاردن ینی هەڵمەتێک بە نهێنی یاخود بە هێمنی دەستی پێکردووە ئێستا هەموو لایەنەکان کاری خۆیان دەکەن بەڵام کاتێک کە ڕاگەیەنی لایەنە یاسایەکە یانیواتە ڕەوایەتی یاسایی پێدەدەی ڕانەگەیاندرایە ومێت دەکەین ماوەکەی زۆر کورد بێ و باشتر وایە لە بەرژەوەندی هەموو لایەکە کە بانگەشەیەکی هێمنانە بکرێ و بە هێمنی هەڵبژاردن بەڕێوە بچێ بۆی ئەنجامێکی ئەنجامەکەش بە هێمنی قبول بکرێ ینی حزبێک یا تاقی کەسێک یان هەر گروپێک و لایەنێک بێوێ گیرە شێوێنی دروستکە لە ماوەی هەڵبژاردندا ئەوێ بزانێ نەک ینی ڕوڕەشی دنیا و قیامەتە بێ با بە کورتی بڵێم ڕوڕەشی دنیا و قیامەتە بێ لەبەرەوەی هەڵبژاردنە ئەو میلەتە ئەمە چەند ساڵە لە حکومین یا چەند ساڵە لە هەندێک لایەن لۆ پۆزیسیۆن یا هەندێک لایەنی نوێ هەنا تازە لیستیانەیە هەنە بە هەر کەس ئەسپی خۆی تابدا میلەت دەنجی زیاتری بەچێدا بە ئەو حکومیە وڵاتە بکەوە کە وڵاتانی تر ئەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بەڵام تێکدانی پرۆسەی هەڵبژاردن یاخود دروستکردنی گیری شێوێنی هەر کەسێک بێ لە هەر لایەنێک بێ لە ئێستا پێ دەڵێم ئەگەر کەسەکەن کەسێک بێن لە نەزانینەوە بێ ئەوە شتێکە نەزانینەوە بەڕاستی جێگا دەبێت زوو پێشی لێ بگرێ ئەگەر لە زانینەوە بێ جگە لە خیانەتی نیشتیمانی هیچی تر نییە بۆیە ئەبێ هەمومان هەوڵ دەین هەموو لایەنەکە ئومێدیش دەکەم هەموو لایەنەکان بەهێمنی هەڵمەتی هەڵبژاردن بکەن هەر کەسێک باسی بەرهەمەکەی چی کردووە و تش دەکا بۆ داهاتوو ئەو پێشکەش بە میلەتکە میلەت دەنجی بەچێداوەدا بەڵام پێش ئەوەی هەڵبژاردن بکرێت ئێمە ئەزانین تاکید دەکەمەوە ئەنجامەکانی هەڵبژاردن ئەنجامی هەڵبژاردننی خولەکانی ڕابردوونین گۆڕاون سەردەمی هەژمۆنی یەک حزبی بەسەر چوو بە دڵنیاییوە لە 2009 تا ئێستا ڕاستەیەکێتیش گۆڕانیش لایەنەکان تشماوێک لەگەڵ پارتی لە حکومڕانی بوون بەڵام هەژمونی پارتی بوو دەریش کەوت لە سایی هەژمونی پارتی ئاراستەیەکی سیاسی بەڕێوە دەچێ کە هیوادارین پارتی خۆشی بەخۆی دابێتەوە لەسەر ئاراستەیەکی سیاسی نیشتیمانی هەموو لایەنەکە لەسەر پێک بین و ئەو قۆناغە تێپەڕینین ئەجینا بەڵام ئەوە پێ باسم کرد ئەو قۆناغە کۆتایی هات قۆناغی ئەو خولا وەکو خولەکانی ڕابردوو نابێ ئەنجامەکانی نابێ و شێوازی حکومڕانیشی وەکو ڕابردوو نابێ ئەگۆڕێ لە بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەگۆڕێ من ناڵێم لە زەرری هیچ لایەنێکە بەڵکو ئەوە لە زەرری هەموو لایەنەکانە گۆڕانکاری ئەو گۆڕانکاریانی کە دێنە پێش لە ئەنجامی هەڵبژاردن ئەوەی کە دیارە من پێم وابی لە بەرژاردننی هەموو لایەنەکانە چونکە ئارامی دروستەکاتەوە چونکە هاوسەنجی سیاسی دروستەکاتەوە دەرکەوت بەبێ هاوسەنجی سیاسی لە کوردستان بەبێ هاوسەنجی سیاسی لە کوردستان لە ڕووی ئازادی دەربڕین لە ڕووی گەشە سەندنی دموکراسی لە ڕووی ئاوادانکردنەوە لە ڕووی پەیوەندیەکان لە چاکردنی پەیوەندی لەگەڵ بەغدا لە ڕووی چاکردنی پەیوەندی لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرەو پاش گەڕاوەتەوە بەڵام کاتێک هاوسەنجی سیاسی دروستە بێتەوە ئاراستەیەکی نیشتیمانی سیاسی باش بگیرێتە بەر من دڵنیام زۆر ئەتوانین هەنگاوی زۆر خێرا بنین بۆ پێشەوە میلەتەکەشمان بەرەو پێشەوە بین حکوومەتەکەشمان بەرەو پێشەوە بین و میلەتەکەش خێر و بێری هەڵبژاردننی ئایندە ببینێ ئەو جارە وەکو دیارە کە ململانەکە دەکەوێتە پارێزگای یان ناو هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان
پێت وایە دۆخەکە تەحملی ئەو ململانەیە بکا بە تایبەتی حزبێک کە پارتی دیموکراتی کوردستانە باس لەوە دەکا کە هەولێر لە مەریخیش تەسلیم ناکەن نازام هەولێر بۆ گەیشتە مەریخ و یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەڵێ وەری دەگرینەوە ئەزانی چۆنە کاک زانا بەڵێ ئەگەر پارتی عەرەب و ڕۆژئاوایی نێنە سەریەکێتی بارودۆخەکە ئارامە بێ وەکو ئەوەی سیویەکی ئاب عەرەب و خەڵکی ڕۆژاویان هێناینە سەرێ ئەگەر ئەوە نەبی بێگومان بارودۆخەکە ئارامە بێ یەکێتیش وەریەگرێتەوە وەرگرتنەوە نییە با من بە ئەو بابەتە ڕاست کە بۆ زۆر باز دەکرێت نە ئەمە وەریەگرین ئەوان وەریەگرینەوە ئێمە ئەڵێن ئەمجارە ئەیبینەوە بردنەوە لە پێناوی بەرژەوەندی گشتی و بردنەوە نییە لە لایەنێک بەتەنیا بەڵکو بردنەوەیشی سیاسیە چونکە ئێمە یعنی بەدڵنیاییەوە وەکو باسم کرد گۆڕانکاریە بێ بەڵام وەریەگرمەوە و نایدەم و لە مەریخ وەری وەگرنەوە بەڕاستی من بڕوان بۆ جۆرە قسانە نییە من دەزانم یەکێتی نیشتیمانی کوردستان هەستی خۆی تاوداوە کاری کردووە لە پێناوی ئەوەی ئەنجامێکی باشتر لە ئەنجامی هەڵبژاردنەکانی ڕابردوو بەدەست بێنێ بەدەستیشی دێنێ پارتیش هەوڵەدا ئەنجامی هەڵبژاردنەکانی ڕابردوو بپارێزێ حەقی خۆیەتی هەوڵەدا لایەنەکانیش هەوڵەدەن لەسەر حسابی یەکێتی و پارتیش هەوڵەدەن ئەسپی خۆیان تاوەدەن و هەوڵەدەن ئەوانش ململانێ بکەن و ئەنجامێکی باشترەوە دەستبین ئەوە شتێکی زۆر ئاساییە بەڵام هەولێر کاتێک وەردەگیرێتەوە بۆ کاتێک وەردەگیرێتەوە یاخود هەولێر کاتێک دەبێ ئیسراحەت دەکەی هەولێرەکان کاتێک دڵیان خۆش دەبێ کە لە سایه حکوومەتێکی نیشتیمانی هەولێر بەڕێوە ببرێ جیاوازی لە نێوان گەڕێک و گەڕێکی تر نەکەی لە هەولێر جیاوازی لە نێوان قەزایەک و قەزایەکی تر نەکرێ جیاوازی لە نێوان ناحیەک و ناحیەکی تر نەکرێ وەکۆی ئێستا دەیبینین ئەوەی ئێستا دەیبینین بەداخەوە جیاوازی لە نێوان پارێزگایەک و پارێزگایەک دەکرێت لە بەڕێوەبردن جیاوازی لە نێوان قەزایەک و قەزایەکی دەکرێت هەر بنمونە ئەلێرەوە بۆت باسکەم ئەوە زادەی کۆیە کە باسی دەکەین ئەوەش زادەی سۆران کە دەستیان خۆش بێ بۆ سۆران چاچەکەن خۆمان خەلکی ئەوێن تۆش و منیش خەلکی ئەوێن دەستیان خۆش بێ بەڵام بۆ زادەی کۆیە خەڵک ئەو پرسیارە دەکا بۆ ئەو جیاوازیە نەبینێ یەکێتی زۆری نەبێ یا پارتی زۆری نەبێ یا حزبی شوعی زۆری نەبێ هەر کەسێک زۆری نەبێ ئەبێ ئەو نادات پەروەریە نەمینێ چونکە میلەت چیتر نادات پەروەری قبول نییە ئەبێ ئێمە وا بکەین کە شارەکان بۆ خەڵکی شارەکان بی خەڵکی شارەکان حکومڕانی شارەکان بکەن نەک لە دەرەوە خەڵک بێرین حکومڕانی شارەکان بکەن ئێستا یەکێک لە کێشەکانی خودی هەولێر کە باز دەکرێت خودی هەولێر کە باز دەکرێت ئێمەش زانین هەولێری ڕەسەنەکانیش گلەیان هەیە بۆ نمونە ڕەنگە سبەی تۆ بڕۆ کامێرە بە پێش هەموو پاسەوانەکانی بەردەرچی هەموو وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر 5 کەسە دیتەوە تورکمان بوو یا مەسیحی بوو یا خەڵکی هەولێر ڕەسەن بوو پاسەوانی دامودەستگاکانی حکوومەت بکە گلەی لە من بکە بەڵام نایبینیەوە هەمووی لە دەرەوەی شاری هەولێر هاتووە لێرە لەبەر دەرگەی ناو وەزارەتەکان ناو دامودەستگاکانی حکوومەتی هەرێمی حکوومەتی لە پایتەخت پێدەپارێزرێ واتە ئەو فەرق و جیاوازیانیە خەڵک وا دەکا کە گلەی هەبێ کە ڕەخنەی هەبێ ئەجینا هەولێر بە دڵنیاییەوە ئەنجامی ئەم جارەی هەولێر زۆر گۆڕانکاری وەکو دەڵێ شتی زۆر چاوەڕوان نەکراوی لێ دەبینین ئەنجامەکان دڵنیا بە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان خەڵک ئەم جارە لە زیاتر دێتە سەر سندوقی دەنگدان بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئارێز عەبدوڵڵاه چاودێری سیاسی لە شاری هەولێرەوە لەگەڵ مابووی سپاس بۆ ئەو دەرفەتە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ